خۆشتان لێبێت ئێمە لە کوێین ئێمە لە ناو دەروێشەکانین ئەپرسین حاڵ چییە؟ خۆی حاڵ یعنی گەیشتن بە ئامرازی عیبادەت بەڕاستی چ کاتێک حاڵ لێ دێت ئەم حاڵە بۆ پەیوەزبوونە بەخوا ئەوە زکری خوایە یادی خوایە بۆ گەیشتنە بە پیرۆزی خۆی حاڵ یعنی گەیشتن بە ئامرازی عیبادەت بەڕاستی خۆی ئێمە وەکو تەسەوف ینی ڕێگای تەسەوف طبعاً دەروێش کە حاڵ دەگرێت یعنی دەگاتە مەرتەبەیە کە ئاگای لە خۆی نامێنێت لە خۆشەویستی خوا و لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خۆشەویستی ئەو زکانە خۆتان ئاگاتان لێ ئەو زکانەیەوە چۆن جۆش و خۆشێکی بۆ دەروێشانە هەیە بەڕاستی حاڵ ینی ئەڕواتە شوێنێک ئاگای بەشەری دەم نامێنێت ئەڕواتە لای خوا تڕەب دەبێت بەڕاستی ئەوە زکری خوایە یادی خوایە وەڵڵا مەگەینە ڕەزامەندی خوای چ غایەتمان نییە ئێمە خاص و مەخلوص بۆ ڕەزامەندی خودایە تەبارەک و تەعالا کەم جابینیمان بازنەکە گەورە بوو بەڵێ دواتر ئەم بازنە وردە و دەبچووکە بێتەوە بەڵێ خۆی زانین چێ ئوسلوبی یعنی زیکردکردن ئەو شەوەی زیکردکردنە مەسەلەن یەکەم جا بەیە واشیە تۆزێمە نەرمیە تا مێشک و ئەوە لەگەڵ ئەوە بەیە واش گەرمە بێ هەوا تاکو گسکە بێت شتەکان ئێوە نییە بڵێ واجبە وای لێبێ بە ئوسڵی زیکری ئێمە وایە مەسەلەن حاوی حالی لحلقه ذكر ديتا كردن استان شوق محبت كتاب بيت استان اللي حال وكتاب بيت حاڵە پەیوەستبوونە بە ئینسان و خوداوە بلي بياوي تقوى بيت بياوي تقوى بيتو تقوى خوا بيغمبر مناسيتو بريكي خوا بيغمبر استان تقوى بو ثابت ئەوە هەندێکە معجزاتن بۆ پێغەمبەرانم عەلەیهیم السەڵات وەسەلام ئەوە کەرامەتی ئەولیایە بەس کەرامەتەکەش ئەوەی بەکاردەینێت لە بۆ ئەوەیە کە دینەکە بە قووەت بیت و عالەمەکە بزانی کە دینەکە حەقە چغایەتی دنیا نەبیت ئەوە مەقسەدەکە لێرەیە ئێمە ئەو کابرایە کە عەشقەکە بۆ پەیدا دەبێت ئەو زەربەیە احتیمالە لێ بدەت ئەوەش لە کەرامەتی ئەولیایە خوای تەبارەک و تەعالا بە کەرامەتی دانای بۆ ئەولیا لای خۆمان تەواوین ئەوەی دیکەش عایدی خوایە ئێمە یەقەی ولۆمەی کەس ناکەین كل يعمل على شاكلته هەر کەس وەکو خۆی ئەمەی کەوا دەیبینین الحەمدولله چ غایەتمان نییە و چ مەکسەبی دنیامان لە دوێنیە سەر بە چ جیهەتێک نینە خاص و مەخصوص بۆ خودای تەبارەک و تەعالا خوا و پێغەمبەر هیچ لەبەر چاو نییە بەس خوا و پێغەمبەر هیچ نەما لە مندا لە ئەولاد نە دایک نە باب کاتی ئەحواڵ دێت هیچ نییە بەس ذکری خوا و عەشقی خوا و پێغەمبەری خوا و ژیریان عەزابی ڕۆ مردن قەت گەشتووی بۆی کە تۆ حاڵە لێت بەڵێ زۆر بەچی حەستم بەس بەوەی کە یەخوا نوری ئیمانی دەخلی قەلبما نوری ئیمان ڕەحم دەخلی قەلب دەبێت ئەوجا عەشقی خوا و پێغەمبەری خوا و ئەولیای ساڵح ئەو حالاتە دێتن بەڕێزان ئەم دیمەنەی کە ئەیبینن بازنەکە وردە بچووکتر بووەتەوە و گەشتن بەو ئاڵایی کە خۆیان دایاناوە و لە بەردەمیان دەروێشەکان زکری خۆیان دەکەن طریقەتی چێمە؟ ئەوەیە ولیانی طریقەتی ولیانی؟ بەێ ئەو طریقەتایی؟ بەێ تەمەنە چەنە ئەتوانم بپرسم؟ 20 لە منداڵیەوە لە ناویانم تەمەنی چەنەوە؟ هەر گچکە ومار
ساڵوانە نا 10 ساڵوانە ساڵیەوە بەێ کە ئینسانەگاتە حاڵوانە بە تایبەتی دەروێشەکان بەڵێ. خەڵگەڵێ کاتێک کاگاتە حاڵی تاوانە نزیکە بێتە لە خۆ پێخەمەرەوە ئەم کەسە چەخۆ لە خۆشی بات ئازاری ناگەن بەڵێ. ئەمە وایە خۆی زانین چیە مەسەرەی زەرگێدانی دەروێشان ئێمە هەمومان مامۆستاکەریم و دەریس ئەناسین کە زاتێکی زۆر پیرۆز و بەرەحمەت بێتە نەسە ئەو مۆزوع علیان پرسە مامۆستای ئەو شتە دروستە جائیز نییە فەرمووی من چوار جوابم هەیە بۆەوە ئەتوانم بڵێم حرامە ئەتوانم بڵێم حەڵاڵە ئەتوانم بڵێم مەکروهە ئەتوانم بڵێم مباح بەس لە کات و شوێنی خۆی لە کاتی خۆی کە بەکاران هێناوە زۆر کەس بێ موسڵمان بوو بەڕاستی یەهودی مەسیحی ئەوە خێرە ینی بۆ خۆی تەعالە بەس کە تو جەمێکی هەموو موسڵمانە ئازانی هیچ شتێک شتە بەباشی نازانین بەس ئەو شتە هەیە ناو دەروێشی بڵێ طریقەتە لە هەموو کوردستانە هەیە بەڵێ لە هەموو کوردستان هەیە و لە هەموو عێراقیش هەیە لە هەموو عالەمیش هەیە نەکە لە کوردستان و طریقەتی قادری خۆزان شابقەتگانی مۆشی دێ لە هەموو دنیاە بەڵێ ئەم ڕێزا لە ئەمریکاش هەیە بەڵێ لە ئەمریکاش هەیە لە کەنەداش هەیە لە بەریتانیا هەیە لە بڕۆن پێدرایش لە لە ئەمریکانە ڕێگە پێ حتمما ئەوروپا من بخۆم لە سوید بوومە بخۆم دەگەیت من بخۆم لە سوید بوومە وەزانم ژیان چۆن لەوێ ئازادێکی تەواو هەیە بۆ دیانەکان بۆ هەموو ئەوەکان لەوێش هەیە بەڵێ زۆر ئاساییە لێ ئازادەکە زواتریان لێرە والله بۆ ئێمەی دەروێش و سۆفی لە هەموو شوێنێک الحەمدولillah چکە بۆ خوایە لە هەموو شوێنێک ڕێگەمان هەیە هیچ کێشەیەکمان نەبووە ئێمە بەردامە بین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەردامین ئێوەش لەگەڵمان نابن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على خير خلق الله محمد يا ابن عبد الله وعلى آله وأصحابه أجمعين بهم خوشة 5 دقائق كورتيك درباري أو تصوف بيروزا أو ريبازا بيروزا كوا همو صالك طريقة قادري ولياني بسركاتي شيخ وريا شيخ سعيد برزنجي كزيارتي ويليري وانيسا بله زيارتي كاك أحمد سليمان دكن دور جمال شيخ عبد الكريم كزنداني وحاجي شيخ مال كزنداني كي توارم الروتيا کاتێک ئینسان ئەگاتە حاڵ ها حاڵ چیە لە لای تۆ حال اغرى خوما تيخ وشينم حاجي تيكم اما او دايره شيخ وريا كوري شيخ سعيد برزنجي لاكربه شيخ طريقتي دهوكو مسله اما اتينا بخدمتي شيخ حسن بيري قراتشيوان وشوينا برزنجا واتينا حضرتي كاك حمادي الشيخ
ئێمە داهێمان بە خزمەت عالەم و فەقیر و ژار و دەروێشین. ئەوجا پێم خۆشە کەوا بچینە خزمەتی قورئان و خزمەتی حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خزمەتی ئەقوالی گەورەی متصوفین. خوای تبارك وتعالى درباري أخلاقي بيغمبر صلى الله عليه وسلم دفرميت وإنك لعلى خلق عظيم مدح أخلاقي بيغمبر دك صلى الله عليه وسلم كوا دفرمي يا محمد براسيتو أخلاق روشتك برزتها هروها بيغمبر صلى الله عليه وسلم دفرميت إنما بعثت لأتمم مكارم الأخلاق أمن تنها روانك رياغم نيردراهم بو أوي أخلاق جواني كوتاي بيبينم أقوال قرآني شريف وحديث بيغمبر صلى الله عليه وسلم ربطها لقل أقوال قوري متصوفين كوا سيدي أحمد الرفاعي قوري همويان شيخ عبد القادر جيلانية بلان بيم خوش قولي سيدي أحمد الرفاعي نقل بكين كوا دفرميت التصوف كله أخلاق تصوف هموي أخلاق جوانية روش برزية واتا التواضع شونيج ذكر كردن قرآن خويندن نيج سنة كان وهروها نيجي جماعات وهروها ريج بردان وزيندو كرنوي أحيا كرنوي سنة كاني بيغمبر صلى الله عليه وسلم أو أخلاقي ريبازي التصوف أم خالبو دينا كعالم أم خالا كعالمي قانا ببيت بيتسرقه هدايات كان يجب كروجي بقري طريقتي والقري طريقتي إخوة لأخوة بيغمبر وهاتيه وبمشايخان هاتيه لما لك سبحانه من أمانينا أو طريقه أنا أبونا بعشق خداي كدروشك بزور بوني ذكر كنكي وناو هناني الله الله لبيته هو أوي عاشق بو خداي قولوا من البعض ما عشقة قرانا بشون خوايا عشق خوايا بيغمبري خوايا عشق خوايا بيغمبري خدايا بلا زور كزواتي قشتو كيستا دروشاتي بدعين أخير بدعنية سكا قديمتني شد درويشة سكا لدوار بيغمبر صلى الله عليه وسلم كيستا ملا مرقدي كعمل الشيخ سليماني كدس بدس هتا دستي شيخي عازر مان الشيخ وليا ابن الشيخ سعيد برنزي ورما قلتوا دس بدس وهاتو هیچ کاتی حاڵە لێ هاتووتۆ گەشتووی بەوە ڕاستاڵێن کاتێک کە ئێشێک ئەگاتە قیممە ئەگاتە با بڵین ئەوەی کە حاڵی تەواوی لێ بێتوانە چەقۆ لە خۆی ئاات و بەڵام چەقۆیەک لە خۆی هات و بەڵام خوێنی لێ نایە یا مەسەن ئازاری پێ بەخۆی لێکدانی دەروێش وا خەڵک وایان زانیە وایە بە عادەتە بەڵام لە کاتی پێویست دەروێش لە خۆیدا بۆ نمونە کەسێک کافر بێ بڵێ گەر بە تۆ لە خۆت بدەی من دەممە مسلمان ئەو مسلمانە خۆ دەکاتە فیدای کەسێک کە مرۆڤایەتی دەگەێنێتێن بۆ ئەوی بک ئەو کەسە بتە مسلمان تەنها ئەوەندەیە حاڵە لێ هاتووە گەشتووی بەچی حەز بەچی کرد عشقی خودای پێش خۆشەکەەوە کورتێکی لەسەر ئەوە چۆن ئێستا کەسانێک بە ناوی ئیسلامەوە خراپە ئەکەن ئیسلام بەریە لەو کەسانە دوورە لەو کەسانە چەند کەسانێکیش کەوا خۆیان بە تەسەوف ئەزانن و ئەفعالی خراپ دەکەن و کردەوەی خراپەکەن تەسەوفیش لەو کردەوە خراپانە دوورە آخر نقاط ئەوەیە کەەوە ئەو تەسەوفە أصل شريعة أصل حديث پیغمبر صلى الله عليه وسلم كوكات حضرة جبرائيل تخزمتي پیغمبر صلى الله عليه وسلم فرموا يا رسول الله أخبرني عن الإسلام إسلام كوا بيان نيجا روجية زكاة شهادة أو أشتان إسلام دوائف
فرمي أخبرني عن الإيمان فرمي أن تؤمنوا بالله وملائكته ورسله وكتبه ويوم الآخر وقضاء الشر وخيره فرمي يا محمد أخبرني عن الإحسان جانبي إحسان جانبي روحي كوا تصوف أو جانبي قرتية جانبي سيما لإسلامتي دا كوا فرميت إحسان أو اعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك تو عبادتي خواي تبارك وتعالى وكي هركي تو خواي أبيني طبعا كسج دركي أويناك وخواي ببيني خوا زور لو عالي ترم قورتنا تصوف بس باكو تاي بيبني أو ربطها بينيت باكو تاي بيبني طبعا أما أو نابيني دركي وناك وخواي تبارك وتعالى بيني خوا زور لو قورتنا عظيم ترى بلام فرمي اعبد الله كأنك تراه تو خواي بيني أما خواي نايم بلام فرمي فإن لم تكن ترى أجا تو خواي نبيني باش بزانا فإنه يراك خواي تبارك وتعالى همو كاتو همو ساتك تو أبيني اعلم بأن الله يرى خواي تبارك وتعالى همو كاتك تو أبيني لهر شوێنێک بی لە چۆلەوانیەک بی لەناو خەڵکێک بی لەناو باژار بی لەناو مجتەمەعێک بی لەناو گوندێک بی لەناو باژێر هەر شوێنێک بی باش تۆ بزانە عیبادەتی خوای بکە لە هەموو حرەکات و سەکەناتێک ئاگات لە خۆتە بی تو مخالفەی شەرعی خوای تبارك وتعالى و حەدیثی پێغەمبەر نەکەی صلی الله عليه وسلم ئەوە تەسەووفەکەی ساري لبرستكم فرموت تو ئەگەی بووی کە بڵین خوا ببینی باشە یا مەسەرەن ئەو تۆ بینێت لە دینی ئیسلامی شاڵێن خوا لە دڵی هەموو کەسێکە هەیەوانە بەڵێ باشە ئەم تەسەووفە نزیکبوونی لە دڵی ئینسان خۆی ڕوحانیەتەکەی نوری خوای تبارك وتعالى دڵایە كاتي تو أو دلت صافي كردوا ها ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى هر كاتي تو دلي خود صفا كردوا خامين كردوا با كردوا أول شين جيغات أبيت جنة مأوات أبيت جيغات أبيتن بويا كاتي تو صفاي قلبت كرد أو نوري خواي تبارك وتعالى داخلي قلبي تو أبيت بويا صوفيا كان كاتي مثلا زور قولي بياوچا كان جر ألف فلان كس أو شتي بينيوا بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم اتقوا فراسة المؤمن فإنه ينظر بنور الله تأخذ ببارزة لا فراسي إنساني إيمان دار چونك أو بنور خواهي تبارك وتعالى شد أبيني آياتي قرآن ما نشيك وهذا فرمت وسيرى الله عملكم والرسول والمؤمنون خواهي تبارك وتعالى كرده وكان أبيني وهروا بيغمبرش كرده عمل كان أبينيتن صلى الله عليه وسلم وهروا إنساني چاكو إيمان داري كامليش عمل أفعال إنسان أبيني كوادا زاني تو چيت كردو چين نكردوه ئەم شوێنێکی لێ ڕاوەستا بووین ئەو شوێنە بوو کە بازنەیەکیان دروست کرد و دەروێشەکان دوایی کۆتاییان بە زیکرەکەیان ئەو کۆتاییان بە مەراسیم ئەم جاریان هێنا تا بەرنامەی داهاتوو بخواتان سپێرم کاتێکی شادێکتر بینی خواتان لەگەڵ سڵاتان لێ بێت بیرم لە شتێکە کردەوە بە دوای ڕۆژێکی خۆشە ئاگەڕم لە سبەینەیە